تەماشای بەرقی ڕوخسارت نەکەم حەقمە لەبەر چاوم لەگەڵ فرمێسکا ڕۆحی ڕەوان ئەڕوا لەبەر چاوم وەها پڕئاوی کردووە دیدەکانم شەوقی ڕوخسارت کە مانگ و خۆر میسالی بەردی بنگۆ من لەبەر چاوم شکریار ئیزنی داوە عەکسی نووری ڕوومەتی بگری لە مەولا تا ببێتە مەطلعی شەمس و قەمەر چاوم لە دەریای نەزاکەتدا نمونەی گەوهەری نازە بەری چاو ناگرێت چی بکە نەکا تەرکی نەزەر چاوم بە پێی خۆی حەج ئەوا هاتۆتە بەر پێدگەر موسڵمانی دەچیتە کەعبە بێشوبهە بە پێوە بێیتە سەر چاوم لە دەرگاهی نیگار بادی سەبا گەردی نەهێنابێ کەوا ئەم شەو لە خۆشیانە خەریکە بێتە دەرچاوم هونەرمەندانی مفلیس چەند کەرم کارن لەگەڵ کوێری شکر بۆتە زیارەتگاهی محتاجی بەسەر چاوم موقەت تەم دەکات چاوی کە سەیری پرتەوی خۆرکا لە سەیری ڕوود موعەبەد حەقێتی تەم ئەکا گەر چاوم لەبەر مەستی نیگاهت کەوت لە چاوی حەمدیا سەوز بوو خوا ئەم نەخلی نازە نەبڕی بەڵکە بێتە بەرچاو